ئێوارەتان باش سڵاتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لە بەرنمەیەکی نوێی چاوپێکەوتن لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بە دیداری ئێوەی ئازیز شاد دەبینەوە. چاوپێکەوتنی ئەم جارە لەگەڵ بەڕێز جعفەر ئیمنکی وتەبێژی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە. کاک جعفەر زۆر بەخێراتنە دەکەم. سەرەتا ئەمە لە پرسی دەستور لەگەڵ دەست پێ بکەم. پرسی دەستور و گەڕانەوەی بۆ پەرلەمان بەکوێ گەشت؟ دیارە پرسە کۆتایی پێ هاتووە وەکو پرس نەماوە و ئەو لێدوانانە و قسانە تەسەوڕ دەکەم پێشتر کراون لە کاتی خۆ هەموو قسە کرا و دیارە دستور پێویستی بە سازادێکی نیشتیمانیایە و هەموو لایەک متتەفقن لەسەرەمە. ئێمەی پارتی دیموکراتی کوردستانش متتەفقین لەسەرەوە و دستور هەموار دەکرێت بەلێ کەی دوای سازانێکی نیشتیمانی و دەبێ بیشتە ڕێفراندوم. ئەمە پێکەوە بەستراون کە دستور نەچووە بۆ ڕێفراندوم، ئێمەش دەرکیەوە دەکەین کە مەسەلەیەکە مەسەلێکی نیشتیمانیە و پێویستی بەوە هەیە کە بەلێ سازانێکی نیشتیمانی لەسەر بکرێت. بەس دروست سازانێکی نیشتیمانی، نەک سازانێکی حزبی، نەک سازانێکی سیاسی تەنیا سیاسی، سازانێکی نیشتیمانی. بەڵام کەواتە ئێوە لەگەڵەوە متتەفقن کە دەستور دەگەڕێتەوە پەرلەمان پێش ڕاپرسی. ئێمە دەڵێن پێویستی بە سازانێکی نیشتیمانی هەیە، دەگەڕێتەوە ناو پەرلەمان، نەمان گوتووە، کەس نەیگوتووە دەگەڕێتەوە ناو پەرلەمان، چونکە ئەو میکانیزمای دستور لە ڕەشنووسی دستور لە پەرلەمان دەرچووە. ئێمە باسی ڕەشنووسی دستور دەکەین کە لە پەرلەمان دەرچووە، دەنگی لەسەر دراوە. ئێمە باسی ئەوە دەکەین، ئەوە ئێمە لەگەل لایەنەکان باسمان کردووە، بۆ میکانیزمەی هەیە ناکرێت و پێشیری ئەو میکانیزمی ناو پەرلەمانی بکەین. بەڵام پێویستی بە سازانی نیشتیمانی هەیە بەلێ، ئێمە باسی ئەوە دەکەین. چۆن سازانی نیشتیمانی چۆنە؟ سازانی نیشتیمانی پێشتر باس کراوە، متتەفق بووینە لەسەر ئەوە کە دەکرێتێن بە شێوازێک لە شێوازەکان لە شێوازەکان تو متتەفق بی لەسەرەوەی ئەم دستورە، ینی ئەو خاڵانەی کە جێگای باسن ڕێککەوتنێک لەسەر ئەو خاڵانە بکرێتن. پێشتر وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان باسی لەوە دەکرد کە لەوە کردووە کە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان لە یاساکەی پەرلەمانی 30 حوزەیراندا جێ کراوەتەوە، کەواتە ئەم ڕەشنووسە بەپێی ئەو یاسایە دەگەڕێتەوە پەرلەمان. یعنی بۆ چوونی پارتی دیموکراتی کوردستانی شۆک و ئەم بۆ چوونی یەکێتیە ئەو یاسایی کە دەرچوو لە پەرلەمان 30 حوزەیران سەبارەت بە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم، ئەوەشی تایە کە ڕەشنووسی دەستور بگەڕێتەوە پەرلەمان هەموار بکرێت. باس لەوە نەکراوە. ئەوە ئەسباب موجبەی بڕیارەکانی پەرلەمان یەسی حوزەیران هیچ قسەیەک لەم بابەتت لەو ئەسباب موجەمەدا نییە. لە هیچ ڕێککەوتنێک لە نێوان بڵێ پارتی وێکەتی ڕێککەوتنێک شەفەهی بیت، فەرمی بیت، نافەرمی بیت، باس لەوە نەکراوە کە دستور بگەڕێتە ناو پەرلەمان. بەڵام باس لەوە کراوە ئێمە و یەکەتی پێکەوە لەگەڵ لایەنەکانی تر پێویستە دستور سازانێکی نیشتیمانی لەسەر بکرێتن پێش بکەویتە ڕێفراندوم. باس لەوە کراوە. هەر ئەو یاسایە باس لەوە دەکاڵێ لەو ماوەیە داواتە لە ماوەی 2 ساڵی درێژکراوەی بۆ سەرۆکی هەرێم دەبێت ئەم یاسایە ینی پرۆژەی دەستور هەموار بکرێ و سازانی لەسەر بکرێ. تۆ مصری لەسەر ئەوەی کە پارتی دەڵێت سازان لەسەر دەستورەکرێت و هەموار دەکرێتەوە، هەموارکردنەوە نابێت لە ناو پەرلەمان نابێت. بۆچی ئێوە پێتان ینی قبول ناکرێت کە دەستور بگەڕێت ناو پەرلەمان؟ نە مەسەلە ئێمەینە، مەسەلە ئەوە سەروەریەکی خەڵکی کوردستانە، پەرلەمانی کوردستانە. ئێمە ناڵین پەرلەمانی کوردستان بەرزترین دەسەڵاتی هەرێمی کوردستانە. چۆن معاملە لەگەڵ ئەو دەسەڵاتە بەرزە دەکەی؟ هەروە بڕیارەکانی پێشێل دەکەی، بریانەکانی لە ناو دەبەی. خۆ ئەندەمانی پەرلەمان نوێنەری خەڵکی کوردستانە چۆن ئەو معاملە لەگەڵ پەرلەمان دەکەی؟ ئێمە بەو مانایە بەو ڕامانە بەومان بەستە ئێمە باسی پەرلەمان دەکەی. خۆ نەمان گوتووە هیچ دستورێک نابی نەک ڕەشنووسی دستور خۆی دەبێ هەموار بکرێتە نەکرد پێویست بوو. ئەمە ڕەشنووسەکەیە،
ئەمەش معاملەی یاسایەکی ئاسایی لەگەڵ دەکەین دەڵێن دەرباز بووە پێویستە سازانێکی نیشتیمانی لەسەر بکرێت بەڵێ پێویستە ئەو سازانە چۆن دەبی بە شێوازێک دەبیت خۆ دەبێ پسپۆر ڕێی لەسەر ئەم مەوزوعە بدەن ئەمە ئیشی نەئیشی وتەبێژی پارتیە و نایشی وتەبێژی یەکەتی ئەمە ئیشی هەندێک پسپۆرن لەم بوارەدا بێن دانیشن و تەسەوەر دەکەم لەم بوارەدا هەردوو سەرکردایەتی یەکەتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان توانیان معاملەیەکی ژیرانە لەگەڵ ئەم پرسە بکەن پرسێکی زۆر سەختە زۆر دژوارە خەڵکی کوردستان چاڕوانە هەرێمی کوردستان ببیتە خاوەن دستور پرسەکە دیارە هێز سیاسەکان لەسەری دابەش بوونە بە دوو لایەن لایەنی ئۆپۆزیسیۆن لایەنی دەسەڵات لەبەرەوە تا ئێستا ئەوەی کراوە تەسەوەر دەکەم باش ڕۆیشتووە ئەوەی ماوەش دەبێ نەکەینە گرفتێکی تر لەسەر ئەم مەسەلە دروست نەکەین بە قەناعەتی من کەواتە ئێستا ئێوە من تێ ناگەم ینی هەتا ئێستا بۆ لەگەڵ ئەوەن سازان بکرێ ئەم سازانە لە دەرەوەی پەرلەمانەتانەوێ بکرێت نەک لە ناو پەرلەمان نەک ئێمە بمانەوێ یان نەمانەوێ مەسەلە بە حەز و خواستی ئێمە نییە مەسەلە بە میکانیزمی پەرلەمانیە بڵێ میکانیزمی پەرلەمانی تا ئێستا پەرلەمانی کوردستان ئەو بڕیارەی دەری کردووە لی پاشگەز نەبووە بڕیارەکە چووە لای سەرۆکاتی هەرێم لەو ماوەی دیارکراودا یان ڕەدی دەکەن یان پەسەندی دەکەن خۆیان ینی ئەوەی پەرلەمانی کوردستان دروست بووە تا ئەمڕۆ هیچ پێشێلکاریەک لەمەی ئێستا باس لێ دەکرێت کە بیکەین نیان کردووە تا ئەمڕۆ نیان کردووە وەکو پرەنسیب ئێمە لەگەڵ هەموارکردنی هەموو یاسایەکین نە لە سەراستی یاریمی کوردستان لە سەراستی بەغداش یاسای کە پێشتی بە هەمارکردنەوە بۆ هەمار نەکرێت بەڵام چییە ئەگەر هەندە مەبەستی تەکتیکی سیاسی لە پشتەوەی هەندە مەسەلەدا هەبن ئێمە بەڕاستی مافی خۆمانە ئێمە بەرگری لە بیرروڕایی و پرسیپەکانی خۆمان دەکەین ینی خەڵکێک دەوێت سیستەمی سیاسی لارێمی کوردستان بە شێوازێکی تر هەموار بکاتن ئێمە دەمانەوێت بە شێوازێکی تر بیتەوە مافی خۆمانە وەکو پارتی دموکراتی کوردستان ڕێی خۆ دەردەبڕین ڕێی خۆ دەدەین ڕێیمە ئەکسەریەت بوو ئەوە وەکو ئێمە دەمانەوێت وا دەبیت ڕێیمە ئەکسەریەت نەبوو خەڵکی تر پیرۆزیان بیت ئێمە نابینە کۆسپ لە ڕێگای خەڵکی کوردستان بە شێوازێکی تر بەڵام چییە بەو شێوازەی کە هاتووە تا ئەمڕۆ هاتووە پەرلەمانی کوردستان مەرجع و باڵاترین دەسەڵاتی تەشریعی جعفەر بەپێی ئەو یاسایی کە لە پەرلەمان دەرچوو ڕێکەوتنێک هەیە لە نێوان یەکێتی و پارتی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بە بەرامبەرەکەی ئەنی ئەو یەکێتی بۆیە ڕازی بووە کەم ینی وەک بەرپرسەکانی باسی لێوە دەکەن بۆیە ڕازی بووە بە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بۆ ئەوەی دەستور هەموار بکرێتەوە و بگەڕێتەوە پەرلەمان باس نەکراوە بگەڕێتەوە ناو پەرلەمان باس کراوە دستور سازانی نیشتیمانی لەسەر دروست بکرێت هەمارش بکرێت بە چه شێوازێک بە چه میکانیزمێک نەچووی ناو تەفاسیلە ئێمە و برادرانی یەکەتی بەڵام هەردووکمان پێکەوە دەرکی ئەوەمان دەکرد هەرێمی کوردستان لە بەردەم قەیرانێکی سیاسی گەورەیە دەبێت چارەسەری بکەین ئەوە خەریکە هەرێمی کوردستان تووشی فراغێکی یاسایی و دستوری دەبێت دەبێت نەهێلین تووشی فراغێکی دستوری ببیتن فراغێکی لەو شێوازە هەڵبژاردنەکانی سەرۆکاتی هەرێم هەموو لاک ئەوە بوون کە چۆن ئەم هەڵبژاردنانە پێشەوەی دستور بشتە ڕێفراندۆم چۆن ئەم هەڵبژاردنە ئەنجام دەدەین متفق بوون لەسەر ئەوەی هەڵبژاردننی سەرۆکایەتی دوا بخرێتن کە دوا بخرێت تاکەی دوا دەخێت ساڵێک دو ساڵ باس لەوە کراوە ئەگینە خۆی نە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان نە پارتی دموکراتی کوردستان داوا نەکرد بۆ سەرۆکایەتی جەنابی کاک مەسعود درێژ بکرێت ئەمە ئەنجام بوو ئەمە دەرئەنجامی کە دواخستنی هەڵبژاردنەکان بوو بەڵام شەکی باش بوو لە جیاتی ئەوەی تۆ قەیرانێکی سیاسی هەروە ببینی تەشەنە بکات چارەسەر بکەیت بەڵێ چارسەرکردنەکە باشتر کەواتە ئێستا بە تاقی تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە لە دەستور گەڕاوەتەوە ناو پەرلەمان پارتی ئۆپۆزیسیۆن بزوتنەوەی ئیسلامی هەموو باس لەوە دەکەن کە نەخێر ئەم دەستورە نەگەڕاوەتەوە پەرلەمان کەواتە لەم بینایە کامتان نازانم ئەم پرسە لەکوێ دەرچووە من تێناگەم تا ئێستا تێناگەم یعنی ئەوەی کە هەیە جارێ ئەوەیە ینی اتفاقەکە کە ئەم دستورە پێویستی بە سازانێکی نیشتیمانیە
پێش ئەوەی بچیتە ڕێفراندوم اتفاقمان لەسەر ئەمە کردووە ئەمە ڕاستە ئەمە پێویستە بەڵام تەفاسیلەکە باسمان لێ نەکردووە چۆن سازانی نیشتیمانی دروستەکەی ئیشەڵا بتوانین بەیانی لە ماوەی ئەم مانگەدا بتوانینەوە چارەسەر بکەین کەواتە ینی هەر مووسری لەسەرەوەی کە نەگەڕاوەتەوە پەرلەمان ماکوا پەرلەمانی کوردستان لە ئیجازەیە لەکوێ دەگەڕێتەوە لە ماوەی ڕابردوودا عادل موراد سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی ڕەخنەی لە کۆمەڵێ بەرپرسی پارتی دیموکراتی کوردستان دەگرت بۆی کە ئەڵەن دەستور ناگەڕێتەوە بۆ پەرلەمان نیگەرانی خۆشی نیشاندا لەسەرەوەی کە پارتی هەڵوێستی خۆی گۆڕیەوە و داوای تەوزیح حیشڕونکردنەوە لە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لەسەرم بارەیەوەکە وەک گوتە پێشی پارتی دیموکراتی کوردستان ینی چ تەوزیحێک ئەدەی بۆ ئەم لێدوانانی پارتی دیموکراتی کوردستان سەبارەت بە نەگەڕانەوەی دەستور تەوزیحەکەتان چی؟ باوەڕ بکە ئێمە بە پێویست نازانین هەموو قسەکانی ئەو بەڕێزە وەڵام بدەینەوە و بەڕاستیش دەنگووەکی ناموویە لە ناو سەرکردایەتی یەکەتی نیشتیمانی کوردستان دەنگووەکی ناموویە لەبەرەوەش پێمان ناکرێت هەرڕوو ڕوونکردنەوە لەسەر لێدوانەکانی ئەو بەڕێزە بیدەین هەر بۆیان بەجێ دێنین بۆ ئەو برادرانە چیان تێدەگەن چونکە ئێمە لەگەڵ برادرانی سەرکردایەتی یەکەتی نیشتیمانی کوردستان ئەزمونێکی هاوبەشی سەرکەوتومان هەیە و ڕاستە لەلایەن ئێمە لەلایەنەوان هەندە جارە دەنگی وا هەیە ینی هەر ماوە بۆ ماوە بە مەبەستیان بێ مەبەست بێت گرفت دروستەکەن ینی لێدوانی سەیر و سەمەرە جۆمان لێ دەبیتن بەڵام پێویست ناکەت ئەندامێکی تری پەرلەمانی کوردستان کە لەسەر پشکێکی نیشتیمانی کوردستان باس لەوە دەکات ئەگەر هاتوو پارتی دیموکراتی کوردستان پاشگەز بۆ لە هەڵوێستەکەی خۆی مەبەستی ئەوەیە گەڕانەوەی دەستور بۆ پەرلەمان ئەوە پەرلەمان دەتوانێت شەرعیەت لە سەرۆکی هەرێم وەربگرێتەوە وەڵاوە قسیادەکە هێنی قسەیەکی زیادە ڕووی تێدایە لە جێی خۆش نییە و نازان باسی کام شەرعیەت دەکات ینی خۆ بە شەرعەتی کەم جارە پەرلەماندایەوە سەرۆکی هەرێم یەکە جەنابی سەرۆک مەسەلە یعنی ئەوەی جەنابی سەرۆک پەسەند کردووە مەرجدارە و کاتیە جەنابی سەرۆک قەت ئەوەی نەکردووە ینی ماوەی درێژکردنەوەی خۆ بەو شێوازەی کە پەرلەمان دەری کردووە بەو شێوازەوەری نەگرتووە سوپاسی کردوون باشی کردووە کە سوپاسی پەرلەمانی کردووە چکە پەرلەمان خۆی ماندی کردەوە ماوەیە بۆ ئەو قەیرانە چارەسەر بکاتن بەڵام جەنابی سەرۆک وەری گرتووە بە شێوازێکی کاتی تا بتوانن ئەو بۆشاییە نەمینێت و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام دەدرێت و پەرلەمانی کوردستان بتوانێت تنیش و کارەکانی خۆی بەڕێوە ببەت و دستور ببەت بە سازانێکی نیشتیمانی لەسەر دستور دروست بکاتون و ببەت بە ڕێفراندوم جەنابی سەرۆکەوەی وەرد دووەم شریعەتی ئەو برایش دەزانیتن کە سیستەمی ئێمە لە هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان بەرپرسیار نییە بەرامبەر پەرلەمان بەڵام ئەم جارە ویلایەتەکەی لەناو پەرلەمانە ینی بۆ تازەکرایەوە ئەمە وا ناکات کە پەرلەمان ئەوە ویلایەت نییە ئەوە ویلایەت نییە پەرلەمان ینی دەبووە ئەو قەیرانی هەبوو ڕۆبەڕووی پەرلەمان بوو پەرلەمان ئەو قەیرانە چۆن چارەسەری بکات هەڵبژاردنەکانی دواخست کە دواخست داوای کرد جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ئەو ماوەیە ویلایەتەکە بۆ ماوەیەک بەردەوام بکاتن جەنابی سەرۆک ئەو بڕیاری پەرلەمان بەو شێوازەی لە پەرلەمان دەرچووە ینی وەری نەگرتووە بە تەواوی وەری گرتووە بە شێوازێکی کاتی لەبەرەوە ئەوەی ئەو برادرە باز دەکات هیچ بنەماکی یاسایی نییە بۆ چوونی ئێوە لەسەر گۆڕینی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە سیستەمی سەرۆکایەتی بۆ پەرلەمانی واتە ئەو داواکاری کە ئۆپۆزیسیۆن ئێستا هەیەی بۆ هەموارکردنەوەی دەستورێکێک لەو خاڵانەوەیە کە دەبێت ئەم سیستەمە لە دەستورە بگۆڕێت و سەرۆک لە پەرلەمان هەڵبژێرێت وابزانم ئۆپسجۆن پرسی تری لەمە زۆر گرنگتریان هەیە چارەسەر بکەن پێش بێنەوەی سیستەم دەبێ وەزی خۆ هەڵبژاردن و ئەم مەسەلانە باز بکرێن و چارەسەر بکەن پرسی سیستەمی سیاسی تا ئێستا ئەوەی هەمانە ئەوە هەیە ئێمە بەردەوام دەبین لەسەر ئەو سیستەمە کەیتوانیان زۆرینە ناو پەرلەمان بەدەستەوە بێنن بە ئەو کاتە بێن
پێشنیارەکانی خۆیان پێشکەش بە پەرلەمان بکەن و باسی سیستەم بکەن. ئەگەر باس لە هەموارکردنەوەی پرۆژەی دەستورەکە بکەین، ئەگەر زۆربەی لایەنەکان هەرێمی کوردستان لەگەڵ ئەوە بوون ئەم سیستەمە بگۆڕێ، ئێوە وەک پارتی هەوڵەدان خەڵک قەناعەت پێ بکەن کە لەسەر شەر نییە ئێمە قەناعەت بەوە بکەن ئەوان قەناعەت بە ئێمە بکەن. ئەوە پەرلەمانی کوردستانە بابێنەوە کاتە مناقەشەکانی خوبین ناو پەرلەمان و باسی لێ بکەن. ئێمە سیستەمێکمان ناوێ سیستەم بە پێی ئەندازەی پارتی دروست دەمانەوێت سیستەمێک بۆ هەرێمی کوردستان بی و لە ڕۆژ یەکەم تا ئەمڕۆ نەمانویستووە یعنی هەندێک بیر و ڕای تایبەتی خۆمان بسەپێنین لەسەر خەڵکی کوردستان. سیستەم چەندین جارە ئاڵوگۆڕکراوە لە نۆتۆتە تا ئەمڕۆ با بیر بکەینەوە چەندین جارە لە بیداە سەرۆکی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ناو خەڵکی کوردستان دوایی بەردەوامان نەکردووە لەبەرچی زروفی مەوزوعی زۆر خراپ لە هەرێمی کوردستان هەبوو نەمانتوانی هەر سەرۆکاتی هەرێمەوە پەرلەمان هەبوو. دواتر 2005 دەستمان بەکرد بەچی سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان ئەو کاتە خەڵکانێک هەموو لە هەرێمی کوردستان دەیگۆ سەرۆکی هەرێمی کوردستان لە ناو پەرلەمانەوە پێگەی سەرۆکاتی هەرێم لاواز دەکات با ڕاستەوخۆ لە ناو ملەت بی هەر ئەم برادرانی ئۆپۆزیسیۆن خەڵکێکە بوو لە ناوانە ئەم باسەیان دەکرد. جارێکی تر سیستەمی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ یعنی سەرۆکاتی ڕاستەوخۆ لە ناو ملەت جارێکی دایانەوەی بگەڕێنەوە تەسەوەر دەکەم خەڵکی کوردستان بێزار بووە لەم ئەوەندا پاشگەز ببی و هەنگاوەک بەرەو پێش و دوو هەنگاو بەرەو پاشەوە ئێمە دەبێت خەریکی ئیشی تربی ئیشی تر بەهێزکردنی ناوەڕۆکی سیستەمی سیاسی قۆڵکردنی پرۆسەی دیموکراسی لە ناو کۆمەلگای ئێمە لە کۆمەلگای کە بڵێ لە قۆناغێکی گواستنەوەی کۆمەڵاتی تایبەتە بۆ قۆناغێکی مەدەنی دەبێت خەریکیان پرسانە بین. ئێوە پێتان وایە ئەگەر سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستاندا بگۆڕێت ببێ بە پەرلەمانی دیموکراسی بەرەو لاوەزبوون دەچێت؟ ئێمە وامان نەگوتووە ئێمە تەعاملمان لەگەڵ هەموو سیستەم کردووە لە نۆتۆ لە دەستپێکەوە سیستەمی ئەوە بوو پەرلەمانی بوو ئەو کاتەش کەس نەدەیگوتمە سیستەمی ڕاستیە نازانم بۆ ئێستا ناوی لێدەن سیستەمی ڕاستی سیستەمی سەرۆکی پەرلەمانی بوو یان دەتوانێت حتا بڵێ سیستەمی نیمچە سەرۆکاتی ئەوش دەتوانێت بڵێ ئێمە تەعاملێکی ئیجابیمان لەگەڵ کرد چۆینە هەڵبژاردن ئەو کاتە دواتر 2005 گوتیان سەرۆکی هەرێمی کوردستان لە ناو پەرلەمان هەڵبژێرێت تەعاملێکی ئیجابیمان لەگەڵ کردووە نەباسی دیموکراسیەتمان کردووە لاواز دەبێت بەهێز دەبێت باسی ئەمەمان نەکردووە بەڵام باسی یەک پرسمان کردووە و ئێمە خەڵکی کوردستان دەکەینە شەهاد لەسەرەوە کە سەرۆکی هەرێمی کوردستان لە ڕاستەوخۆ لە ناو ملەت هەڵبژێرێت دیموکراسی ترە پێگەی سەرۆکاتی هەرێم و هەرێمی کوردستان بەهێزترە لەوەی سەرۆکی هەرێمی کوردستان لە ناو پەرلەمان هەڵبژێرێت ئێمەوە ئەو تەسەورەمان هەیە ڕاستەوخۆی باشترە تەسەورە هاتووە ئەو قەناعەتی ئێمەیە بۆ لە هەرێمی کوردستان ڕاستەوخۆ خەڵک دەنگ بە سەرۆکاتی هەرێم نەدەن بۆ نەدەن ڕاستەوخۆ بە پەرلەمان دەدەن با ڕاستەوخۆ بە سەرۆکی هەرێمیش بدەن هەر کێک بیت پەیوەندی بەوە نییە کە ئێوە وەک پارتی لە دوو شاری هەرێمی کوردستاندا باڵا دەستن لەبەر ئەوە بەلاتانەوە ئاساییە کە هەر جارێکتان نەوێت ئێمە زوری نەنینی شاهد لەسەرم قسەی من نۆت و دو ئێمە زوری نەمان نەبرد زوری نەمان نەبرد وە خۆمان نەسەپان هەر خەڵکی کوردستان یعنی ئەو شێوازەی کە بۆ خەڵکی کوردستان باش بێت لەسەرەوەی ئێمەش هاوڕا بووین لەگەڵ هێزەکانی تری سیاسی پرۆسی سیاسیمان بەردەوام کرد ئەوەی ئێستا دەگوترێت شی دەکرێت بە شێوازە کە بەرژەوەندی پارتاتی ئێمە لە پێشەوەی هەموو بەرژەوەندیەکانی تر دادەنین بەڕاستی نەپێشتر ڕاستبوون ئێستاش ڕاستە منطقش قبول ناکات وابیت یعنی منطقێکی تەندروستی ئینسانێکی تەندروست ئەوە قبول ناکات ئەوە لە نۆتۆ تا ئەمڕۆ بابێن شی بکەینەوە چیمان کردووە پێچەوانەی کە بەهێزکردنی هەرێمی کوردستان بەهێزکردنی پێگەی هەرێمی کوردستان نەمان کردووە ئێمە لە هەولێر و لە دهۆک ئێمە لە هەولێر کە زۆری نەبین یعنی هەولێر خەڵکی تر تیا ئازاد نییە ئەوە یەکەتی نیشتیمانی کوردستان حزبەکانی تر وەکو ئێمە بە شێوازەی وڵ ئەو شەراکەتەی لە هەولێر هەیە لە حکومڕانی لە هەرێمی کوردستان هەیە نمونەیەکە بۆ کا شەرەکە لە بەغدا شەرەکە لە بەغدا هەیە یان ئەو نمونەی تر دەور و بەرێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست
لەبەرەوە ئێمە بەو چاوەی حزباتی تەماشامان نەکردووە. بەڵام زۆر ڕەخنەتان لێ دەگیرێ بە تایبەت لەلایەن ئۆپۆزیسیۆن و هەندێک چاودێران کە باسی هەولێرت کرد بۆیە باسی ئەو مەسەلە یەکەم کە لە هەولێر ئازادیەکان ینی بەرقەرار نییە، ئازادیەکان تەسکە، زۆربەی زۆری ئەو حیزب سیاسیانەی لە هەولێر کار دەکەن کێشە و گرفتیان هەیە لەگەڵ دەسەڵاتە بە تایبەتی لە مەسەلەی سووتانی مەقەڕاتیان لێرە بێ لە دوهۆک بێ، ینی باس لەوانە دەکەن ئۆپۆزیسیۆن. نا تۆ باسی سووتاندنەوە مەسەلانە بکەی لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک سووتاندن هەبوویە، ڕۆژنەمە لێ دراوێن، ئەوە ئەحمەد میرە بە دەموچاوەکی خوێناوی لە سلێمانی بوو، خەلکی تر لە کەرکۆک لە شوێنی تر لە بەغدا لە دوهۆک لە ڕەنگە لە دوهۆک کەمتر بیتن ئەوەی پەلاماری ڕۆژنەمە نووسەوانە بدەیت. بەس تەماشای ئەوە بکە خۆ ئازادی و ڕۆژنەماوانی و ئازادی ڕۆژنەما مافی ئازادیەکان شێوازێکی ڕێژەیە، بەس تەماشای بەس ئەو گۆوارانە بکەوی ڕخنە لە پارتی دەگرن، ڕۆژنامانە ئەوەی لە پارتی دەگرن، تەلەڤیزیۆنەکان ئەوە ڕخنە لە پارتی دەگرن لەو هەولێری پایتەختە. بەس تەماشای ئەوە بکە لاپەرەکانیان بکە سەداسی بەس ڕخنەیە دژی پارتی، زۆر ڕخنەی ناڕەوا تند و تیژ و ئەوانش دیسان ئێمە شوی ئەوەمان هەیە جویان لێ بگرین ببینین بخوێنین، جاران وەڵامیان دەدەین، جاران پراوێز دەکەین. بەڵامەوە بارەگە سەرەکیەکانیان زیاتر لە سلێمانی نییە وەک لە هەولێر بێ ئەوانەی کە ڕخنە لە پارتیەگرن ئەوە بە ئارەزوی خۆیانە لە سلێمانی بە مەسەلەوە نییە، خۆ بارەگای سەرەکی و نەسەرەکی هەمووی لە هەولێرن، دانیشتنیان لە هەولێرە. لەسەرەوە قەناعەتی خۆیانە، بەسەوە هەر چاودێرێک بێتە هەولێر تەماشا بکات، تەسەوەر دەکەم چاودێرێکی منسف تەماشا بکات، ئەو هامشی ئازادی لە هەرێمی کوردستان هەیە، هامشێکی بەرزە و ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان تەسەوەر دەکەم هاوپەیوەندانی ئێمەش وەکو ئێمە شانازی بەوە دەکەین کەوە دەستکەوتە کە دەستکەوتی خەڵکی کوردستانە. لە دوای پەیامەکەی 16 تەمموزی سەرۆکی هەرێم پەیوەندیەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆن پارتی ئۆپۆزیسیۆن بەرەکوێت دەچێت دوای ئەوەی کە ڕازی بوو بە درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکایەتێکی ڕازی نەبووە بە درێژکردنەوەی ینی ویلایەتی سەرۆکاتی خۆی، ڕازی بووە بەوەی ئەم سەرۆکاتیە بەردەوام بی تا کاتێکی دیار کورد تا پەرلەمانی داهاتوو دوای هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان پەرلەمان بتوانێت ئەرکەکانی خۆی جێبەجێ بکات و ئەو فەراغە دستوریە لە هەرێمی کوردستان نهێلیتن و بتوانین زەمینە خۆش بکات بۆ ئەوەی دستور بە سازانێکی نیشتیمانی و بیشتر ڕەفرەندوم. ینی هەندێک لە کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دیسان نەگەڕێمەوەسان کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە پێش یاساکەی 30 حوزەیران پارتی لەبەر خاتری یەکێتی لەگەڵ درەنخستنی ئەنجامدانی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان بوو. ئێستا لەگەڵ ئەوان هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ هەڵبژاردنەکانی پەرلەمان بکرێیان دوای ئەوە بکرێت یان بۆ چوونی پارتی لەسەر مەسەلە بۆ چوونی پارتی پێشتر وا بۆ کە زۆر بکرێتن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان زۆر دواکەوتینە و بەڕاستی شێمە لەو بوارەوە یعنی ئێمە قەرزاری خەڵکی کوردستانی هێزە سیاسیەکان دەبووە ئەو دواکەوتنە پەسەند نەکەن، دواکەوتنی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق بکرێت لە هەرێمی کوردستان نەکرێت، ئەمە بەڕاستی کارێکی باش نەبوو کە پەسەندمان کردو وەکو پارتی دیموکراتی کوردستان من ئەندامێکی پارتی من ڕخنە لە خۆ دەگرم کە دەبووە وانە بیتن دەبووە بیکەین نەدەکرا ئەوەندە دوا بکەویتن. کاتە ئێستا بەلاتانەوە ئاسایی ئەگەر هەڵبژاردنەکانی پەرلەمان دوا ینی دوا بکەوێت بۆ مانگی 11 بۆ پێکەوە لەگەڵ ئەنجومەنی دەمانەوێت پێکەوە من باشترە بەس دەمانەوێت هەرکەر کۆمیسیۆن بتوانی با ینی بکرایە هەردوو لە 21 و وەختێکی گونجاو بوو باش بوو دەبێ وەختەکەش حسابی بۆ وەختەکە بکەیت کاتێکی وابێ قوتابخانەکان دەستیان پێ نەکردبی زانکۆەکان دەستیان پێ نەکردبێت لە کاتێکی گونجاو کاتی گونجاو کۆمیسیۆن دەزانیت بەڕای ئێمە 21 و وەختێکی گونجاو بوو بە هەردوو پرۆسە چونکە جارێکی تر دواش بکەون بۆ مانگی 11 بەس پێکەوە بن دیسان باشترە چونکە دواتر بکەون بەڕاستی عیبایەکێ بۆ هەرێمی کوردستان
تو هەڵبژاردننی ئەنجومی پارێزگاکان زۆر گرنگە ئەنجومی پارێزگا بۆ هەرێمی ئێمە بۆ هەر وڵاتێکی دیموکراسی خۆتان لەسەر مەسلەیە داوە مەسلەی داومانە هەمیشە گوتومانە تهدیدەن ئەمەی کە هەڵبژاردەکانی ئەنجومی پارێزگاکان دوا بخرێت لەگەڵ پێکەوە بکرێت لەگەڵ پەرلەمان لای ئێمە پەسەندە لای ئێمە هەردوو پێکەوە دوا بکەین بۆ مانگی 11 بەڵام بە مەرجەک لە مانگی 11 تێنەپەڕیت لای ئێمە پەسەندە پێکەوە بن پێکەوە بکرێن دەستخۆش دەچمە ناوبڕێک و دەگەڕینەوە ئەزیزان ناوبڕێک و دەگەڕێمەوە لاتان